لە مەڵقەی بەرنامەی خەڵوەتدا قسە دەکەین لەسەر جیهانە ئەدەبیەکەی شعری کۆساری. لای زۆرێک لە شاعران ئایدۆلۆژیا زاڵ بێ و شاعریت لاواسر بێ و لای کۆساری ئەکرێ بڵێن بەرامبەر بووەتەوە تا ڕادێکی باش لەسەر بەروپێشوونمان هەبووە لە بابەتی نووسین و ڕەخنەوانە هێشتا هەر ئاوڕێکی زۆر جدی لە کۆساری نەدراوەتەوە. باز لەو دەوڵەمەندکردنی فەرهەنگە ئەکرێت کە کۆساری کردوێتی ئەرکی شاعریش ئەوەیە کە لە سەداسەد درێک بەو ماتەوزەیە بکە و بیهێنە بیخاتە ناو جوڵەوە. ئەو قەڵەمەدارە بێدارە بڕوادانم سێر ئێقاع بکە، سێر مۆسیقا بکە، سێر ئەو ترپە و ئیحساسە بکە. ئەم نەچەمیوی و ئەستۆ بەرزی و سەردانەواندنە چۆن لێگەدرێتەوە یان چۆن هەستی پێ بکەین لە شعری کۆساریە؟ ئێستاکە زۆر پێشمەرگە هەن لەبەر تاریکی شەوەزەنگ چەکی دەستیان قۆناغی بەرەو دژمن. هیچ جار نەمکرد دەستی تەوقەی موتوربە بخەمە ناو لەپی لقی هیچ دارژارێ. سێر ئەو زمانەکە چۆن بە جوانی بەکاری هێناوە. ئەو هێزەی کە ئەڵێ برا لە پشت برابێ گواسوێتەوە بۆ ناو شیعر و خستوێتە ئەستوی عەرەبانەکەی لە دنیادا لەدایک بوون دوو بوونە، یەک لە داوێن ئەوی دی بۆ گۆڕچوونە، ئاخر و ڕحلە تەریبن بۆ ئەو کەسەی مەرگ بەلایەوە فۆت و تێداچوونە. مەرگ لای کۆساری بەواتای لەدایک بوونەوەیە و دوجار ئەوەی کە کۆساری کردی یەکبوونی نێو گفتار و کرداری بوو. ئەڵێ ئێستاکە خەنجەری بریقەداری زۆر کوردی بەتوانە هەڵکێشانی بەدەستی گڵاوی دوژمنە. ئەنە ڕاک دقیقن واز دەکەی باز لە ئێستاکە. ڕەمزەکانی کورد هێندەی ئەو ڕەمزانەی کورد هەن لە ناو شعری کۆساریە هێندە ڕەمزە ئاینیەکان نین، ینی بۆ ئەوی بڵێن کە کۆساری ئاگای لە نەتەوە ئەوانە نەبوو. دەنگی قورئان چەکی خەبات کێوی کۆڕێ و بالیسانین، بەرگونانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین. تینووی ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوەی جیهانین، نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێنج پارچەی کوردستانین.